کاتتان باش بیسەرانی رادیو کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پرۆگرامێکی نوێی مێتاڤێرس خۆشحاڵین کە بەدیدارتان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ناوەندە شاری هەولێر شادەبینەوە. بەڕێزان هەر وەکو پرۆگرامەکانی تر لە چەند پرۆگرامی ڕابردوودا باسمان لە ڕیکلام کرد، باسمان لە سپۆنسەرکردنی ڕیکلام و بە ئامانجکردنی سپۆنسەرکردنی ڕیکلام کرد. ئەمڕۆ باسی خودی ڕیکلامەکەین لە ناو سۆشیال میدیا. زۆر جار دەوترێت ڕیکلام بۆ مۆنۆپۆلکردنی بازارە، بەڵام بەو شێوازە یەکجاری ئێمە ناتوانین لەم لایەنەیە بیهێڵینەوە، بەڵکو زۆر جار بۆ کۆنتڕۆڵکردنی هزر و ڕەفتار و ئاراستەی خەڵک لەلایەک و لەلایەکی تر بۆ کلتور و فەرهەنگی کۆمەڵگەیە لەلایەکی ترەوە. بۆیە لە ئێستادا ئەتوانین بڵین سۆشیال میدیا کار ئاسانی کردووە و هەروەها بۆتە ژینگەیەکی لەبار بۆ تەواوی ئەو ڕیکلامە بازرگانی و سیاسیانەی کە دەکرێت و وای کردووە پانتاییەکی گەورە داگیر بکات لە ناو سۆشیال میدیا. ئەمە جگەلەوەی بۆ خۆی سۆشیال میدیا کاریگەری تەواوی لەسەر هەموو سێکتەر و بوارە جیاوازەکانی نێو کۆمەڵگە هەیە. بەڵێ ئەمڕۆ گفتوگۆی ئەم بابەتە ئەکەین لەگەڵ میوانی پرۆگرامەکەمان کە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر زاهر حەمەدەمین لەگەڵمانە میوانە کە بەڕێزیان پسپۆرن لە بواری ڕیکلام و مارکێتین، هاوکات مامۆستای زانکۆن لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. زۆر بەخێر بێی، ئێوارە و باش. دکتۆرە ئێوارە باش. هەر بژیت. ئێوارە باش. سپاس دەکەین بۆ بینەران و بیسەرانی تۆڕی میدیایی 24. زۆر سپاس. دکتۆر، ئێمە خەریکە ئەڵین تەواو، ینی ڕیکلام بۆتە بەشێکی دانەبراو لە ژیانمانە، لە ناو بازنەی ڕیکلامین، لە ناو ئۆتۆمبیل، لە ماڵەکان، لە ڕێگا، لە ناو سۆشیال میدیا، لە هەموو شوێنێک ئێمە بەریەکەوتنمان لەگەڵ ڕیکلامە هەیە. بەڵام حەزەکەم پێم بڵێ ئەم ڕیکلامانەی لە ناو سۆشیال میدیا بڵاوە بێتەوە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو ڕیکلامانەی لە شاشەی تیڤیەکانەوە دەیبینین؟ دەست خۆش بی دکتۆرە، بەڕاستی ڕێکلام لە میدیای باو و میدیای نوێ جیاوازیان هەیە، جیاوازەکانیان دەگەڕێتەوە بۆ تایبەتمەندیەکانی ئەو جۆرە ڕێکلامانە. بۆ لە ڕێکلامی باو ڕێکلامەکان یەک ئاراستە بوون، تەنها ئاراستە دەکرا، بەڵام بەهۆی ئەو تایبەتمەندیەکە میدیای نوێ هەیەی کار لێکردن لەگەڵ وەرگر و هەروەها بەردەوامی بڵاوبوونەوەی زانیاری ئەمە وای کردووە ڕێکلامی ئەلکترۆنیش ئەو تایبەتمەندیانە وەربگرێتن. بۆ نمونە کاتێک کە ڕێکلامێک دەکرێت ڕاستەوە خۆ کارلێک لەگەڵ وەرگران دەکرێتن و وەرگران زیاتر دەچێنە ناو ئەو پەیامەی کە ئاراستەیان کراوە. پەیامەکانی ڕێکلامی ئەلکترۆنی زۆر جیاوازتر لەگەڵ پەیامی ڕێکلامەکانی بۆ لە میدیای باو هەبوو، بۆ ئەوەی لە رادیۆ خو لە تەلەڤیزیۆن هەبوونیە هەیە. تەنانەت لەسەر ئەو کەسانەشی کە دێن ڕێکلام دەکەن لە ڕێکلامی ئەلکترۆنی جیاوازە لەگەڵ میدیای باودا. بەڵام کۆمەڵێک لایانی باش و کۆمەڵێک لایانی سلبیش لە ڕێکلامی ئەلکترۆنیدا بوونی هەیە. زۆر جار لایەنە سلبیەکان یاخود زاڵتر دەبن بەسەر لایەنە باشەکانی. بەڵێ کەواتە ئەگەر بە کورتی پێم بڵێ ڕیکلامەکانی ناو سۆشیال میدیا زیاتر تەرکیزیان لەسەر چییە؟ بەپێی ئەو توێژینەوانە کرایە، خۆم چەند توێژینەوەکەم ئەنجام داوە لەسەر ڕێکلامی ئەلکترۆنی. زیاتر ئەو ڕێکلامانە لە ڕێکلامی ئەلکترۆنی باون کە بە گوێرەی بینەرەکان یاخود بە گوێرەی بەکارهێنەرانی سۆشیال میدیا دەبین ئاراسەک. بۆ نمونەیەک لەوانە ڕێکلامی جوانکاریە کە بە دەرەجەیەکی زۆر بەرز بینەری هەیە، هەروها ڕێکلامی بۆ نمونە کەلوپەلی ناوماڵ و جوانکاری و هەروها ئەکسسوارات و هەروها مۆبایل و ئۆتۆمبیل، ئەوانە دەبینین ڕێکلامیان یەکزار زۆرە. کۆمەڵێک شتی تریش هەیە ڕێکلامی بۆ دەکرێتن لە تۆڕی کۆمەڵایەتی یاخود لە میدیای نوێ، ئەمانە لە میدیای باودا قەدەغەیە. ڕاستە. کەواتە ئەمە ئەگەر ئێمە بە کورتی باس لەوە بکەین ئەم ڕێکلامانی لە ناو میدیای نوێ و بەتابەتی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەکرێت، زیاتر گرنگە بۆ بەکارهێنەران یاخود بۆ خاوەن کارەکان؟ دکتۆرە خۆی ڕێکلام گرینگە بەنسبەت بەکاربەر بەنسبەت بەرهێنەر بەنسبەت ئەو ئامرازەی کە ڕێکلامیشی تێدا نمایش دەکرێتن. بۆ نمونە بنسبەت بەکاربەر دەتوانی باشترین بژاردە لە نێو بژاردەکانی خۆیدا هەڵبژێریتن.
هەروە کات و ماوەیەکی زۆری بۆ دەگەڕێتەوە بۆ ئەوەی بتوانیتن باشترین اختیار هەڵبژێریتن. هەروەها دەتوانین لە ڕووی نرخشەوە هەرزانترین و باشترینیان دووبارە هەڵبژێری. بەنسبەت بەرهەمێنەرانیش دەتوانن زووتر کاڵاکانی خۆیان ساغ بکەنەوە لە بازارەکان یاخود تەرویست بۆ ئەو کاڵایانە بکە کە بوونیە هەیە لە بازاردا. بەنسبەت ئەو ئامرازەشی کە ڕێکلامی دەکات ستۆری کۆمەڵایەتی بێت چ سایتێک بێتن ئەوانش دەستکەوت و قازانجیان هەیە لە پای بڵاوکردنەوەی ئەو ڕێکلامانە لە تۆڕەکانی خۆیانە یاخود لە سایتەکانە. دروستە ئەو دیزاینانەی کە بەکارهێنرێت بۆ ئەو شمەکانەی کە ڕۆژانە ڕیکلامیان بۆ ئەکرێت چونکە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ڕیکلام گەلێک هەیە ڕەنگە لە تەلەڤیزیۆنە هەر ڕێگە پێنەدراو بێ کە ئێستا باسیەکەین وەکو چی ئەمانە دیزایانی تایبەت بەخۆیان هەیە دەرهێنانی تایبەت بەخۆیان هەیە یان هەر سوود لەو گرتانەی ڕیکلامە تەلەڤیزیۆنەکان وەرەگیرێ. خۆی ئەمە دەبی بزانین چێ ڕیکلام دروست دەکاتن بۆ میدیای نوێ یاخود بۆ میدیای ئەلکترۆنی. ئەگەر سەیری تەلەڤیزیۆن بکەین دەبینین کۆمپانیاکان زۆربەی زۆریان کۆمپانیا هەر دێن ئەو ڕێکلامانە دروست دەکەن بۆ ئەوەی ڕێکلامەکان لە تەلەڤیزیۆنەکان بڵاوتەوە بە کواڵێتی بەرز و بە ئەو دەقڕێک و پێکانە بەکاردێتن یاخود ئەو قالبانەی لە ڕێکلامدا بەکاردێت لە تەلەڤیزیۆن. بەڵام لە تۆڕی کۆمەڵایەتی یاخود لە میدیای نوێدا شتێکی زۆر زۆر جیاوازتر دەبینین. بەشێک لەوانەی کە ڕێکلام دەکەن کەسانێکن ڤاینەرن یاخود کەسانێکن پابلیک فیگەرن لە نێو تۆڕی کۆمەڵایەتی بەشێکە هیچ پێوەرەی ڕێکلامی تێدا نییە لە ڕووی دیزاینکردن تەنانەت لە ڕووی ئەو پەیامی ئاڕاستە دەکات بۆ وەرگر هەندێک لەوانە بۆ نمونە وشەی نەشیاو تێدا بەکاردێتن کە ئەمانە خۆی لە خۆیدا کاریگەری زۆر زۆر سلبی هەیە. تەبعاً ئەگەر بێت و کۆمپانیاکان بە تایبەتە ڕکابەرەکان خۆیان بە دوواداچوون بۆ ئەو ڕێکلامانە دەکەن کە بەرابەرەکانیان دەیکەن دەتوان داوای یاسایی زۆر لەسەر ڕێکلامی بەرامبەرەکەی بنووسێت. کەواتە دکتۆر زاهر تەنیا ئەو کۆمپانیانە نین کە ڕێکلام بەرهەمەهێنن بۆ شمەکێکی دیاریکراویان بۆ بیرۆکەیەکی لایەنێک یاخود ئایدۆلۆژیەک بەڵکو ئێستا سۆشال میدیا زمینەیەکی وای ڕەخساندووە کە هەر کەسێک لە شوێنی خۆیەوە ئەتوانێت سەرپشکە لەوەی بۆ شمەکێک بۆ کاڵایەکی دیاریکرا و ڕێکلام بکات. ئەمە زۆر زۆر مەترسیە ئاخۆ لێ پێچینەوە نییە؟ دکتۆرە بەپێی ئەو دوایین یاسایی کە لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا لەسەر ڕێکلام جێگایەک بۆ ڕێکلامی ئەلکترۆنی کرابەوە لە نێ ئەوە بەڵام وەکو پێویست نییە. لەبەر ئەو ئەمە ئەگەر بێ و سەیری سۆشال میدیا بکەین بە تایبەت یەک لەو ئەپلیکیشنانە سناپچاتە دواتر ئینستاگرام و پاشانج فەیسبوک تەماشای بکەن زۆربەی زۆری ئەو ڕێکلامانێک کە نمایش دەکرێتن هیچ پێوەرش تێدانە بە تایبەتی بۆ کۆمەڵێک شت کە خۆی لە خۆیدا ڕێکە پێدراونێ بۆ نمونە بەشێک لەو ڕێکلامانە کە دەکرێتن ڕێکلامی جگەرە ڤیپ یاخود نێرگەلە کە ئەوانە هەر هەمووی قەدەغە کراوە هەروە بەشێک لە ڕێکلامەکان بۆ دەرمان دەکرێتن لەو تۆڕانە ئەمانە بە پێی یاسا دەبی ڕابگرێت یاخود بە پێی یاسا دەبێ مامەڵی لەگەر بکرێتن کەواتە ئەگەر یاسایەکی بەهێزمان هەبە بۆ ڕێگریکردن لەم بابەتانە ئەمانە دووبارە نابتۆ چکە ئەمانە دەبێتە هاندان بۆ ئەم بەکارهێنانی ئەم بابەتانە. کەواتە سۆشال میدیا وای کردووە کە خەڵکانێک مەسەلەن ڤیپ یاخود نێرگەلە کێژنین بەڵام سۆشال میدیا ستریکەکانی سۆشال میدیا ئەوانەی لە سناپچاتە ئەکرێ هانت بدا بۆی فێربی بێگومان یەک لە ئەوکانی تۆڕی کۆمەڵایەتی یاخودەوە چاولێکەرەوە چاولێکردنەوە لەو کەسانێک کە لە پێش خۆتی بە تایبەتی کاتێک کەسێک معجیبە بە ڤاینەرێک یاخود پەبلیک فیگەرێک ئەو کاتانە دەوێت تەقلیدی ئەو کاتەوە لاسایی ئەو دەکاتەوە ئەمانە زۆر زۆر کاریگەری دەبێتن بە تایبەتی ئەوانە هەرزەکارن هەرزەکاران زۆر زۆر تووشی ئەم حاڵەتانە دەبن. یعنی هەر شتێک لە سۆشال میدیا و ڕێکلامی بۆ بکرێت کاریگەری دروستەکە لە ناو کۆمەڵگەی کوردی بێگومان ڕێکلامی زۆر زۆر کاریگەری شەیە بە تایبەتی ئەگەر بۆ ئۆتۆمبیل بێ یاخود بۆ جلوبەرگ بێتن خەڵکانێک هەیە کاتێک کارلێک لەگەر ئەم ڕێکلامانە دەکاتن دواتر کۆمنت دەکاتن دکتۆر ئەو کۆمنتانە کە پێ دەگوترێت ڕێکلامی دووەم لەلایەن کەسانی دەکرێتن بەبێ ئەوەی ویستی خاوەن بەرهەم بێتن
بۆ نمونە من ڕیکلامێک دەبینم و لە سۆشیال میدیا دواتر کە بەکار دێنم دەچم کۆمنتێک دەنووسم بۆ نمونە دەنووسم ئەو کاڵایە زۆر باش یاخۆ ئەو بابەتێک کە ئەم کڕیمە ئۆتۆمبیلەکە یاخود هەر شتێکترە ڕیکلام دەکەم و دەبتە پاڵپشت بۆچی بۆ ئەو کاڵای کە ڕیکلامی بکرێ ئەمە خەڵکانێک دێن ئەمەش دەخوێنەوە کاتە ڕیکلامی دووەمیش کاریگەری زۆر هەیە لەسەر ئەوە کەواتە ڕیکلام بەگشتی هەم بۆ بەکارهێنان هەم بۆ لە هەساییکردنەوە زۆر کاریگەری کەواتە ئەم کاڵە زۆر و بێشمارانەی کە ئێستا ڕیکلامی بۆکرێ بەگشتی لە ناو ئامرازەکانی ڕاگەیان و بەتایبەتی لە ناو سۆشیال میدیا واناکە هەر خودی مرۆڤیش ینی بە کاڵاکردی مرۆڤیش بێ لەم نێوەندەدا بە بێگومان زۆرێک لەو کەسانێکە ڕیکلام دەکەن خۆیان ئاگایان لێ نییە کەوتونەتە ناو ئەو پرۆسەیە یعنی خۆیان بۆ ڕیکلام بەشێک بە خۆیان کە ئەسڵدا نابێ وابیتن دەبی کە یەک لە ئەساسیاتەکانی ڕێکلام ئیبرازکردنی ئەو بابەتێک کە ڕێکلامی بۆ دەکەی بۆ نمونە کاڵایە یاخود خزمەت گوزاریەکە ئێمە زۆر جار دەبینین کەسەکە لە ڕێکلامەکە زۆر زیاتر کاریگەری هەیە هەر لەبەر هەندێک ئەمە یەکی لە خاڵە نێگەتیڤەکان. دکتۆر من بۆچی ئەڵێم بۆ کاڵاکردنی زۆر جار بە کاڵاکردنی مرۆڤە سۆشیال میدیا لەبەرەوەی بەڕاستی ئەم کۆمپانیایانەی خاوەن پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا وایان لێ کردو بە پێی ویست و خواستی کەسەکان مامەڵە بە مرۆڤەکانەوە ئەکەن بۆ نمونەیەکی بەسیط باسەکەم ئیتر ئەوە نزیکین لە وادەی ڕۆژی جیهانی ئافرەتان و ڕۆژی جلی کوردی و جەژنی نەورۆز و منیش حەزم کرد تەماشای جلی کوردی بکەم ڕەنگە سروشتی کارەکانم ڕێگەم نەدا بڕۆمە بازار لە ڕێی ئۆنلاین و لە ڕێی ئەو پەیجانەی کە هەیە ئێستا هەموو سۆشیال میدیاکەم لە ناو ئینستاگرام و فەیسبووکا بۆ بە جلی کوردی کەواتە ئەمە حەز و خولیای تۆ ئەخوێنێتەوە ئەمە واد لێکا بەبێەوەی هەز بە خۆت بکەی کۆنتترۆڵی هزرت بکە. یەک لە گرنجەکانی سۆشیال میدیا هەر کاتێک تۆ باسی شتێکت کرد لەنێو سۆشیال میدیا ڕێکلامەکانی ئەو شتانت بە بێ ژمارە بۆ دێتن یعنی بۆ نمونە کاتێک داوای کاتژمێرێک دەکەیت دەتوێت کاتژمێرێک بکڕی لە فەیسبوک دەنووسی کاتژمێر بە دەیان ڕێکلامی کاتژمێر بۆ دێتن ئەمانە هەمووی لە ڕێگای ئەوە چی ئەو زانیاریانەیە کە تۆڕە کۆمەڵایەتەکان دەیدەنەوە بە کۆمپانیەکان کە تۆ داوای کاتژمێر دەکەی دەبینی ڕێکلامی کاتژمێر ئێستا بۆ نمونە ئەو شتێکە لە مێشکدایە لە تۆڕی کۆمەڵایەتی بۆ نەبینوسە بنووسە حتا بنووسە هەنگوین بزانە چەند ڕێکلامی هەنگوین دوای لۆ دێتن ئەوان هەر هەموو کاریگەری هەیە پێویستە فلتەر بۆ ئەو بکرێتن چکە شتێککە ئەمنی ڕاتشە بۆ ئەو پرسیارێت تۆ دەتوانین بڵێن هەموو ئەو کاڵانێک کە ڕێکلامیان بۆ دەکرێت باشن یان خراپن دواتر ئایا ئەو ڕێکلامانە بوونە بەجێ باوەڕی ئەوە من پێ دەڵێم نەخێت چکە لەبەر ئەوەی بە یاسا ڕێک نەخراوە هەروەها تاکی کوردی لە ڕووی ڕۆشنبیری یاسایی تۆزێک بەڕاستی لاوازە ئەگەر بێ بگەڕێنەوە سەر یاسای پاراستنی مافی بەکاربەر ئەمە دەتوانین هەر شتێک کە ڕێکلامی بۆ کرا دەتوانین بە پێی یاسا داوا بنووسین و دواتر قەرە بکورێنەوە هەروە شتێک کەشمان هەیە دکتۆرە ئێمە دەبی جیاوازی بکەین لە نێوان ڕێکلامی تۆڕە کۆمەڵایەتەکان و بازاری ئۆنلاین کە دوو شتی زۆر جیاوازن ئەوەی لە بازاری ئۆنلاین دەکرێت تەنها بۆ کاڵایەکە و دێ بفرۆشێتن ئەمە لە ڕێکلام چیە لە ڕێکلام تەرویز دەکاتم بەڵام ئەو کەسێک کە ڕێکلام دەکە بەرپرز نییە لە ناوڕۆژی ئەو بابەتە تەنها بابەتەکەی لەبەر هەندێک من لە کاتی خۆی لە توێژینەوەیەکەم لەگەر بەشێک لەو کەسانە ئەمە زۆر گرنگە دکتۆر زاهیر ئەگەر ڕوونکردنەوەی زیاترمان پێ بدەیت چونکە ئەمە جۆرێک لە چاواشەکاری لە ناو خەڵکدا دروست کردووە هەم بازاری ئۆنلاین لەلایەک هەم ئەم ڕێکلامانەی نێو تۆڕە کۆمەڵایەتەکان بزەبەت دکتۆر ئەو مەبەست بوو من کاتی خۆی کە لە کاتی توێژینەوەکەم چاوپێکەوتنم هەبوو لەگەڵ چەند کەسێک لەوانەی کە ڕێکلام دەکەن لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی سناپشات لەیەکێکیانم پرسی ئایا تۆ ئەو کاڵانێک کە ڕێکلامی بۆ دەکەی بەکاردێنی وتی هەرگیز بەکاری ناینم بەکارهێنەری ئەو کاڵانە نیم کە لەبەرەوەی من براندیکە هەیە ئیشی لەگەڵ دەکەم یاخود بەکاری هێنەریمە ئەمانە کاریگەری زۆر زۆریان هەیە لەسەر وەرگرت بۆ نمونە کەسێکی هەرزەکار سەرسامە یاخود معجبە بەو کەسێک کە ڕێکلامەکەی بۆ دەکاتن و
کاتێک ڕێکلامی شامپۆیەک دەکات دواتر دەبینین چ ئاسەوارێکی دەبێتن بۆ منە ئەمە لەو نزیکانە ئەو شامپۆی کە ڕێکلامی بۆ کرا و دواتر لە ڕووی تەندروستی و زیانی بە چەند کەسێک گیان ئەمانە ئەگەر بە کۆمەڵێک فلتەردا بڕۆشتبانەیە ئەو شتە ڕووی نەدەدا. آخر ئەم فلتەرە کێدایانێ؟ ئەم فلتەرە ئیشە حکوومەتە، ئیشی حکوومەتە لە پەرلەمان یاساک دەربچێتن کە بەو هیوان لە خولی داهاتوی پەرلەمان یاساش تایبەت بەوە دەرچێتن بۆ ڕێکلام بۆ تۆڕی کۆمەڵایەتی بە تایبەتی مارکێتینگ و ئەدڤەرتایزینگ لە تۆڕە کۆمەڵایەتەکان چکە بەڕاستی خەڵکێکی زۆر سوودمەند بوونە لەسەر خواستی بەکاربەر بە کاڵای خراپ. هەر ئەوەش وای کردووە خەڵکێکی زۆر بڕوای بە ڕێکلام نەمینێ. ڕاست ئێستا بۆن بە کۆمەڵێک کەس بڵێ ئایا بڕوات بە ڕێکلام هێدەی نەخێر هیچ بڕوایەکەم بە ڕێکلام نیە لەبەر ئەوەی ئەو شتێک کە من کڕیم ڕاست دەرنەچوو خۆی لە ئەساسدا ڕێکلام بۆ کاڵای دەکرێت تایبەتمەندی زۆر باشی هەبێتن هەروەها ڕاستی بێتن نەک شتی خەیاڵی تێکەڵا بکرێتن و دواتر وانە بێتن و زەرەر بە بەکاربەران بگەینێتن. ئەو شتانێک ئەو ڕێکلامانیان بۆ دەکرێتن بەشێکی زۆریان بۆ ماوەیە دەبینین بۆ ماوەیەک دەکرێتن دواتر ئەو ڕێکلامە ئەو کاڵا هەبوونی نامێنێت لاو بازار کەواتە تەنیا بۆ ستاخکردنەوەیە. من لەم قسانەی تۆیە گەشتمە قەناعەتێک دکتۆر زاهر ینی نەکت بە تەنیا مرۆڤ بە کاڵا کرێ بەڵکووە بەرهێنانت پێوە کرێ بۆ نمونە لە ڕێگەی ئەم لایک و کۆمنتانەی کە ئەیکەی بۆ ئەم جۆرە ڕێکلامانە وەکو بووکەڵت لێ هاتووە هەر بۆیە بەکارهێنەرانی بۆ شمەکە خراپەکان ڕوو لە زیاد بوونە. دەتوانم بڵێم فێڵکردن لە وەرگران یعنی بۆ بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکە کە ئەو ڕێکلامانیان ئاراست دەکرێت بەلا ڕێدادوێت هەر لەبەر ئەوەشە پەیمانگای کۆرفۆرد لە فەڕەنسا ڕێکلامی بە فریودان لە قەڵەمداوە دەرێ ڕێکلام هونەری فریودانە واد لێ دەکاتن لەبەر ئەوە دوایتر دەستە قاڵبی پڕۆپاگەندا لە ڕێکلام دەردەچیتن چکە شتێکت پێ دەڵێتن لە ئەساس داوانیە. جا هەر لەسەر قسەکەی جەنابە دکتۆر زاهر لە بەریتانیا ئێستا هەموو جۆرە ڕێکلامێکیان قەدەغە کردووە کە لە ڕێی فلتەرکردنەوە ڕێکلامی بۆ ئەکرێ بۆ نمونە بۆ بابەتێکی جوانکاری ئەبێ لەسەر پێستێکی نۆرمال بکرێ نەک لەسەر پێستێک بە فلتەرێکی سناپچاتەوە چونکە دوای ئەمە گرەی دەرونی لای خەڵک دروستەکە لەبەری وەکو خۆتەڵی ئەمە فریودانی کەسی بەرامبەر یاخود بەکارهێنەرە. میدیای نوێ بە تایبەتی کە ئێستا بەرەو پێشتر دەچین لە ڕووی تەکنۆلۆژیا دەگەینە قۆناغێکی تر ڕەنگە فێڵی زیاتر لە وەرگران بکرێتن بەڵام ئامۆژگاری من بۆ وەرگران ئەوەیە یەکسەر بڕوا بە ڕێکلامەکە نەکەن. کەواتە چۆن ئاستی هۆشیاریان بەرزکەینەوە؟ یەک لەوانە کە بۆ منە بچیتن ناو کۆمنتەکان بەڵام هەموو کۆمنتەکانیشنە ئێستا شتێکیکە پەیدا بووە لە نێو تۆڕە کۆمەڵاتەکان کاتێک کە ڕێکلام دەکرێتن هەر ئەو کەسەی خاوەن بەرهەمە لە ڕێگە کۆمەڵەکەسەوە کۆمنت دەکەن بۆ ئەوی کۆمنتەکانی لە ڕێکلامی دووەم سەرنجی وەرگران ڕاپێشێتن. من پێم باشە خۆم ئێستا وا دەکەم بۆ نەکاڵایەک لە ڕێگای ڕێکلامی ئەلکترۆنیەوە تەماشای دەکەم تەماشای هەموو کۆمنتەکان دەکەم بەشێکیان حەزف دەکەم لای دەدەم بە تایبەتی ئەوانەی سەرەتا تەماشا دەکەم هیچ باگراوندێکی خراپ نیە چونکە کۆمپانیەکان بەشیان چ دەکەن لە ڕێگای ئەو کۆمنتانێک کە فیدباکی خراپیان هەیە بۆ کاڵایەکە یاخود تەجروبیان هەبوو تەجروبەکە خراپ بۆ و لێوێن دەنووسێتی بۆ نەدرێ کاڵایەکە گرام بۆ یا کاڵایەکە ئەو کواڵێتی نەبووە دەبین ئەوانە حەزف دەکاتن. من چەند کەسێک دەبینەوە دواتر بۆ من لە ڕێگای نامەیەکە و بۆ یەکەچان دێنم ئەو کاڵات بەکارهێناوە دەتوانی پیشانم دەی بەکاردێنەوە ئەو کارلەکە زیاتر دەبێتن چکە میدیای ئەلکترۆنی خۆشبەختانە ئەوەی کە فەراهەم کردیە یەکەم شت کار لێکردن بتوانین ئەمە ئەو تەفاعلە بکەین لەگەڵ ئەو پەیامێک کە ئاراستەمان کراوە جواب بدەین و یاخود فیدباکمان هەبی بۆ ئەو بابەتە دەتوانین دواتر لەگەڵ ئەو بەکارهێنەرەکانی ترش ببینە گروپێ قسە بکەین ئەوانە زۆر گرینگە بۆ ئەوەی بتوانین بڕوا بە کاڵایەکە بکەیت چکە بەڕاستی لەبەر ئەوەی لێرە هەموو شتێکێ بە کوالتی کۆنتڕۆژدا دەناسیتن هەندێک جار ئەمانەوا دەکاتن ڕێکلامی بۆ بکرێتن بۆ نمونە کاتێک ڕێکلام بۆ بابەتێک دەکەی بەبێ ئەوەی بە کوالتی کۆنتڕۆل داچووبیتن زۆر خراپە دواتر ئەمە دەرخواردی چێ دەکرێتن وەرگرانی تۆڕە کۆمەڵایەتەکان دەکرێتن
ئەوانە کاریگەری زۆر سلبی دەبێتن لەسەر بەرگران بە تایبەتیش وای دەکاتن بڕوای بە ڕێکلامدان نەمێنێت. ڕاستە. دکتۆر زاهر هەز ناکەی ئێستا ئەم هەموو خەڵکەی کە سوود لە ژینگەی سۆشال میدیا ئەبینێ و ڕیکلام بۆ دەستی کار و یان بۆ شمەکێکی سەرەتایی ئەکا کە ڕەنگە هەر وەکو جەنابەت فەرموود ڕێگە پێ نەدراو بێت، ئەمە وای نەکردووە کە ڕسقی دەستگێڕ و دوکاندارەکان کەم بکاتەوە یان بە پێچەوانەوە ئەوانیش سوودمەندن؟ تا ڕادێک کاریگەری زۆر هەیە لەسەر ئەو بە تایبەتی بازاری ئۆنلاین. بازاری ئۆنلاین کاتێک کە ڕاستە و خۆ پەیوەندی نێوان وەرگران و تەنانەت خاوەن بەرهەم نزیکردەوە ئەو پەیوەندی نەما پێشتر لە ڕێگای بۆنە بریکارەوە تۆ دەچی شتێکت دەکرد. ئێستا ڕاستە خۆ بەبێ هیچ مادیبوونێک دەتوانین لە ڕێگای سۆشیال میدیا لە ڕێگای بازاری ئۆنلاینەوە ئەو کاڵای تۆ بتەوێ بیکڕی. ئەمە خۆی لایەنێکی زۆر ئیجابیە، کاتێکی زۆر بۆ من دەگەڕێنێتەوە. هەروها ڕەنگە لە ڕووی نرخیشەوە هەرزانتر بێ بە تایبەتی بۆ خاوەن بەرهەمەکە ئەو بۆ منە کرێی شوێنی نەبێتن یاخۆت کرێکاری نەبێتن بتوانانی یەکسەر ئەو کاتن یعنی دەرفەتێکی زۆر باشە هەم بۆ کڕیار هەم بۆ فرۆشیار، بەڵام لێرەدا کوالێتی گرینگە. ئەمە زۆر جار من کە لە توێژینەوەکانی پێشم باسم کردووە خەڵکێک زۆر کاڵای دەکرێت دواتر ئەو شتە نییە کە ئەو ویستێتی یعنی لە ئارەزوو ویستەکانی ویدا جێگای نەبوویتەوە. لەبەر ئەوە زۆر جار بڕوا بە بازاری ئۆنلاینیش ناکرێتن لەلایەن بەکاربەران یاخود وەرگرانەوە. دکتۆر زاهر ئێمە زۆر جار کە ڕیکلامێکی تەلەڤیزیۆنی ئەبینین بەڕاستی ڕەنگە سی چرکە بێت، بەڵام بێ ئاگالەوەی کە ڕەنگە ئەمە فترێکی درێژخایانی زۆری ویستە بێت هەتاوەکو بەرهەم هێنراوە و سیناریۆی بۆ ئامادەکراوە و بیرۆکەکە گەڵاڵە کراوە، بەڵام تۆ بە سی چرکەی ئەتوانیت بەتەواتی لە پەیامی ڕیکلامەکە بگەی. بەڵام سێرەکەی ئەم شتە لە ناو سۆشیال میدیانیە خەڵکێک بە ئاسانی بە فلتەرێکەوە دانیشتۆ ڕیکلام بۆ شمەکێکەکە. تۆ پێدوان نییە ئێمە بە هەمان شێوەش لە ناو ڕیکلامی سۆشیال میدیا پێویستمان بە بیرۆکە هەبێ و پێویستمان بە پلاندانان هەبێ؟ ئەمانە خۆی دەگەڕێتەوە بۆ ئەو کەسانێک کە ڕیکلامەکان بەرهەم دێنن. بەڵێ من ئامۆژگاریم بۆ ئەو کەسانێک کە کاری ڕیکلام دەکەن لە تۆڕە کۆمەڵاتەکان تۆزێک بەو شێوازە ڕیکلامە نوێیانە دابچنەوە کە لە ئێستادا بوونی هەیە. یعنی ئەگەر تەماشا بکەین کۆمپانیا گەورەکان کاتێک کە ڕیکلامێک دەکەن ڕیکلامی دواتریان جیاوازە لەگەڵ ئەو ڕیکلامە، هەموو ڕیکلامەکانیان بێگ ناچێتن دکتۆرە، ئەو ڕیکلامی جیاواز لە ڕیکلامی پێشووی خۆی. ئەمە بەچێ ئەوە دروست دەبێت ئەو بیرۆکانە دێتن لە ڕێگای خوێندنەوەی کۆمەڵگا، لە ڕێگای سیرکردن بۆ ڕیکلامی دنیا کە ئەو ڕیکلامێک لە ئێستا بوونی هەیە. پابلیک فیگەرەکان یاخود ئەو کەسانێک کە لە تۆڕە کۆمەڵاتەکان ڕیکلام دەکەن دەبین هەمویان بێک شێوازە هەموو ڕیکلامەکانە تەنها ناوی شتەکان دەگۆڕێتن کە ڕیکلامی بۆ دەکاتن. باشتر وایە خۆیان لە ڕووی ڕۆشنبیری بەرهەمێنانی ڕیکلامەوە ڕۆشنبیر بکەن بۆ ئەوی بتوانن ئەو ڕیکلامی بە ئەو کاڵایە دەکاتن لە ڕیکلامی داهاتوودا جیاواز بێتن، شتەکان دووبارە نەبێتەوە. زۆر جار خۆت سەیری ڕیکلامەکان دەکەی لە بۆ نمونە بۆ ئاریشتگایەکی خانمان دەکاتن، ئەو پابلیک فیگەرە ئافرەتە کە بۆ ئاریشتگایەکی ئافرەتان یا سنتەرێکی جوانکاری دەکاتن، دواتر دەچی لە سنتەرێش کە ڕیکلام بۆ دەکات هەمان پەیامە تەنها ناوەکەی گۆڕاوە. ڕەنگە کاریگەری لەسەر وەرگێت چکە یەک لە گرنجەکان ڕیکلام ئەوە دروستکردنی وێنەیەکی هێزریە لە مێشتی وەرگراندا. بۆ نمونە کاریگەری بۆ ئەوی پێشتر ئەوەی دواتر ئەوەندە گرنگی نەبێتن بەلایەوە. زۆر ڕاستە دکتۆر زاهر. ئێستا ئەگەر ئێمە ڕیکلامێکمان هەبێ بۆ ئەو بۆ نمونە کاڵایەکی جوانکاری، ڕەنگە ئەو هەمان کاڵا کە ڕیکلامی بۆکەین لە کۆمەڵگەیەکی ئەوروپی کە ڕیکلامی بۆکەی جیاواز بێ لەگەڵ کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتی. بۆ ئەمە سۆشال میدیا سوود لە چی وەرەگرێت؟ سوود لە بیرکردنەوەی کۆمەڵگە وەرەگرێت، چکە ڕێک ئێستا سۆشال میدیا زانێت کۆمەڵگەکەی چۆن بیرەکاتەوە. ئێستا سۆشال میدیا عەقڵیەتی کوردی خوێنوەتەوە، کەواتە تا چەند گرنگە ئێمە سوود لەم داتایانەی ناو سۆشال میدیا وەرگرین بۆی ڕیکلامێکی پێ دروستکەین. بۆ ئەوی ڕیکلام دروستکەین من پێشنیاری ئەوم هەیە ئەوانەی کە کاری ڕیکلامی دەکەن بزانن کۆمەڵگایەکە چ ئاستێکە و چی پێویستە. ئەگەر
پێویستی کۆمیدیابی با کۆمیدیا بێتن بەڵام کۆمیدیایکی دروست و تەندروست ئەگەر پێویستی بە ڕێنماییەکی هۆشیاری بیتن کەسێکی پسپۆر بکە بۆ نمونە ئەوەی کە زۆر سەرنج لەسەری هەبووە ڕێکلامی بۆ نمونە ددانچاندنەوە یاخۆ ڕێخستنەوەی هۆلی و سمایل و ئانە دەبینین کەسانێک باز لە هۆلی و سمایل دەکەن هیچ پسپۆڕێکیان هونەرمەندێکە بۆ نمونە خۆی لە ئەساسدا ئەم ڕێکلامە دکتۆرێک بیکاتن باش لە دکتۆرەکە خۆی بیکاتن کاریگەری زیاتر نەوەک هونەرمەندێک یاخۆ پاپڵێک فیگەرێک بچیتن ئەم ڕێکلامە بکاتن ئەمە شتێکانمان لێک جیا نەکردەوە چونکە وەرگر خۆی دەبی ئاستی وەرگر بخوێنیەوە بۆ نمونە من ئەم ڕێکلامەی کە سنتەرێکی جوانکاری بۆ دەیکاتن من زیاتر بڕوام بەو کەسە پسپۆرە هەیە کە کاری جوانکاری دەکاتن نەک بەو کەسەی کە دەچێ دەیکاتن یاخود ئەو کەسەی کە تەنها لە بەرامبەر کرێیەکدا ڕێکلامەکە دەکات چکە خۆی ئەساسان ڕێکلام لە بەرامبەر کرێ دەکرێتن کرێیەک دەدرێت بەو کەسەی کە ڕێکلام دەکرێت هیچ ڕێکلام یەک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ڕێکلام بە خۆڕایی نییە وایە کەواتە باست لەوە کرد کە بەپێی هەر پسپۆڕیەک پێویستە کەسێک کە تایبەتمەندی ئەو پسپۆڕی تێدا بێ ڕێکلامە بکە بۆیە لە سەرەتاوە تۆ چەمکێکت بەکارهێنا کە با بڵین ئەمانە ویستمان لەسەری بێ یاخود ویستمان لەسەری نەبێستە بەشەکن لە کۆمەڵگە ئەمەی پیانەوە ترێ پەبلیک فیگەر و نازانم مۆدێل و میکەپ ئارتیست و ئەم شتانە ئەمانە نۆرمەڵە ئێستا کەوتونەتە ناو بازارسازی نێو سۆشال میدیا و بەڕاست و بەچەپ ڕیکلام بۆ هەموو بابەتێکەکەن ئەمە ئەیکەینە کۆتا پرسیار بۆەوەی کە بەڕاستی جێی خۆیەتی شرۆڤەی بکەین دەست خۆش بابەتەی زۆر گرنگ بوو بەنسبەت ئەوانەی کە باست کرد کە ڕێکلام دەکەن پێویستە پێداچوونەیەک بۆ بکرێتن هەموو کەسێک نەتوانانی قسە لەسەر بابەتێک بکاتن کە تایبەتمەندی ئەو کەسە نیە ئەوە کاری بەڕاستی دەبی بەڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری دواتریش بەڕێنمایی یاساییش ئەم خاڵانە جێبەجێ بکرێتن کەسێک پابلی فیگەرێکە یاخۆت مۆدێلێکە دەبینین ڕێکلام بۆ بابەتێک دەکاتن و بەیانی دەبینی ئەو شوێنە جممەی دێتن لە ئەساسیشدا ڕەنگە وانە بێتن ڕەنگە واش بێتن ئەمانە پێویستە خۆیان من ڕێنمایم بۆ ئەو کەسانێک ئەو ڕێکلامانە دەکەن ئەو بەرهەمانە یاخود ئەو بابەتێک کە ڕێکلامی بۆ دەکاتن واقعی بیتن ڕاستی بیتن چکە دواتر کاریگەری لەسەر کەسایەتی ئەو کەسانش دەکاتن هەر فیئەیەک بێ لە فیئەکانی کۆمەڵگا واتە ئەو ڕێکلامێک کە بۆی دەکاتن تەنها لەسەر ئەوە بیتن کە ئەو ڕێکلامە بوونی هەیە و ڕاستیە نەوەک دواتر وانە بێتن هەر لەبەرەوە شاکە تەماشای میدیای باو بکەین لە کاتی ڕێکلامەکاندا کەناڵەکانی تەلەڤیزیۆنی لۆگۆیەکانیان لا دەدەن چکە بەرپرزنین لە پەیامەکان بەڵام ئەوانەی کە لە سۆشیال میدیا دەکەن ئەو کەسانێک کە ڕێکلامەکان دەکەن بەرپرسن لەوە چکە ئەوان ڕێنموێنی ئێمە دەکەن کە بچین ئەو کاڵایانە بەکاربێنین زۆر ڕاستە دکتۆر زاهێر هەر بمێنی و سپاس بۆ زانیاریەکان هیوادارین کە دەست پێشخەربی لەوەی کە چیتر بەم فەوزایە ڕیکلام پەخش و بڵاو نەکرێتەوە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەر بژیت بەڵێ بیسەران و بینەرانمان سۆشال میدیا یەکسان نییە بە ڕیکلامکردن ڕیکلامکردن تەنیا ئامرازێکە لە بازارسازی بۆیە ئەبێ وریابی لەو ژینگەس بێ سانسۆرە بێ کۆنتترۆڵە هەرچێک کە ڕیکلامی بۆ کرا نەکەویتە ژێرباری تا پرۆگرامێکی تر ئاسوودەبن و خواتان لەگەڵ هەر بژین.